جارێکی تر سڵاوتان لێبێ یەکێک لەو شاعیرانەی کە هەمیشە بەرهەمی بۆ تراژیدیا و مەرگە ساتەکانی گەلی کورد هەیە، شاعیری ناسرا و محەممەد پاکژە. یەکەم مارش بۆ ئەنفال و کیمیابارانی لە شعری محەممەد پاکژە، هەروەها سێ نامیلکە و هەروەها دیوانێکی گەورەی بۆ ئەنفال و کیمیاباران چاپ کردووە. ئەم ئێوارەیە شاعیری دیار محەممەد پاکش لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. کاک محەممەد بەخێر هاتی. زۆر سپاس. خێربەی سەرچاوە. دروت بۆ گیانی پاکی شەیدان بەگشتی و قوربانیانی ئەنفال، سەربەرزی بۆ کەسوکاریان بۆ ئومێدین ئەم ئێوارەیە بەشێک لە خەمی ئێمە ئەوان کۆبێتەوە پێکەوە. یەکەم پرسیار ئەگەر بۆ دەست پێ بکەم، تێکست یاخود شاعر یاخود وشە ئەتوانێ تعبیر لە مەرگە ساتێکی وا بکە؟ بەدڵنیایی نەخێر، بەڵام لە کۆنەوە هەروتراوە دیاری شوان هەڵاکۆکە، هونەرمەند تابلۆکێش بە تابلۆکانی و هونەرمەندی سەرشان و بە شانۆکەی و شاعریش بە وشەکانی هەر یەکەی بەو جۆرەی کە ئەتوانین بەشداری بکەین لە بەرەو پێشبردننی ژیانە و بەشداری بکەین لە تۆمارکردنی مێژووی نەتەوەیەکە، بۆ جۆرە دەستمان پێکرد. پێش تۆ دکتۆر ڕێبوار سعید شێوەکار لە ستودیۆ بوو لەگەڵ پرسیارێکی هاوشێوەم لێکرد، ئەویش وەڵامێکی زۆر جوان هاوشێوەی وەڵامەکەی توی دایەوتی هەموو مرۆڤایەتی ناتوانن کە گزارش لە کارە ساتێکی لەو جۆرە بکەن. ئەنجا تۆ وەکو شاعیرێک تا ئێستا هەوڵت دیاوە چی بۆ مەرگە ساتێکی لەو جۆرە بکەی؟ پێش هەموو شتێک هەموو مرۆڤ کە دێتە ژیانەوە پەیامێکی هەیە، هەر یەکە و پەیامێکی جیاوازی هەیە. پەیامی من شیعرە و شعر بۆ مرۆڤایەتیە و بە مرۆڤکردنی خۆمە پێش خەڵک و بە بیرهێنانەوەی مرۆڤبوونی خەڵکە. هەندێک جار دایکێک لە بازاڕە ئەبینێ مناڵێکی لوقمەقازی فرۆش تەشتە لوقمەقازیەکەی لێکەوێتە کەڵی خۆڵەکە هەبێ، 1001 پرسیار بە مێشکێم ژنەیەت، یەک دڵۆ فرمێسکی ئەو ژنە کە ئەی ڕژێ لەو کاتەیە 1001 شعری منەیەنێت. بۆ وەک پێم وتیوتم مرۆڤبوون بەو هەڵوێستەیە کە دەریە بڕی بۆ بەرامبەرەکەت. مرۆڤبوونی من لە شعر هەیە، لە ڕێگەی شعرەوەیە. کاک محەممەد تا ئێستا چەند دیوان و چەند نامیلکەت هەیە؟ بڵێ ئەگەر بەگشتی بڵیت 14 نامیلکە و 5 دیوانی گەورەم هەیە، چەندیان بۆ ئەنفال؟ بەڵێ 3 نامیلکەیان بۆ ئەنفال و کیمیابارانە لەگەڵ دیوانێکی گەورە دیوانی شەید. یەکەم نامیلکەمان جەستەی شارێکی مۆمیا کراوە بوو، دووەم نامیلکەمان گومان بوو، سێم نامیلکەمان کاژمێر 0 بوو و دیوانە گەورەکەش دیوانی شەیدەکە بۆ ئەنفال و کیمیاباران و ڕاپەڕین و کۆڕە و شەید و هەموو قوربانیەکانی نەتەوەکەمان. بەڵێ یەکەم مارش بۆ ئەنفال و کیمیاباران لە شعری تۆ بووە، ئەوە گەڕێتەوە بۆ ساڵی چەند؟ تقریبا ئەگەر هەڵەنە 10 ساڵێک لەمەوە پێش یەکێک لە هاوڕێکانمان لە هەڵەبجە پێشنیاریشی ئەوەی کرد کە کۆمەڵە شاعیر سەر و شیعرێک بنووسن کە هەردوو کارە ساتەکەی ئەنفال و کیمیاباران لەخۆ بگرێت و زۆر کەمیش بێ بۆ مارشیش بێ. بەو پێی کە ئێمە پێشتر ماشەکانی مافی مرۆڤ، ئاشتی دژی تونند و تیژی، مارشی مافی مناڵان ئەوانە شعری ئێمەیە و زانیاریەکم لەسەر نووسینی مارش هەبوو. ئەو کاتە یەکێک لە شعرە هەڵبژێدراوەکانەوەی ئێمە بوو، بەڵانی تر نازانم بە دوایە کۆمەڵە گۆڕانکاری هات نەکرا. بەس دوجار من بڕیارمدا ئەگەر لەسەر پارەی جیرفانی خۆم بێ، ئەگەر لە پارەی قوتی مناڵەکانم بێت، من ئەم ماشە بکەم. لەگەڵ یەک دوو بە ڕێزا کە لە ئەوروپا هاتبوونەوە، یەکەمیان کاک محەممەد لە کۆمەڵی هونەرە جوانەکانی ئۆتۆبۆری باسم کرد و دووەمیان کاک ئابۆ لە کۆمەڵی بێسون باسم کرد. ئەوان وتیان تێچووەکەی بکە بەسێ بەشەوە، دوو بەشی ئەمە یەگرینە ئەسۆی خۆم، بەشی سێمیشان خۆم گوتمە تاسۆ. لە شستاغ بێ و دەستەکانە خۆش بە ناوی چی بۆ ئەو پارچە شعرە؟ ناوی مارشی ئەنفال و کیمیابارانە، هەر بەخۆی بە ناوی مارشەوە. بەڵێ زۆر باشە، کەواتە گوێ لە مارشەکە گرین، دواتر ئەگەڕێنەوە قسە و باسی زیاترەگرین.
أنفال شیمیا بارانە جان بەخشین و دێنا سەما خەبات و قوربانی دانا جان بەخشین و دێنا سەما خەبات و قوربانی دانا ئەم وڵاتی خۆر و بەفر و شەهیدانە ئەم وڵاتی ئەنفال و شیمیا بارانە ئەم نیشتیمانە لەگلەتە وڵاتی ڕەنج و حەسرەتە سمبولی خەباتمانە بەڵای شەهید بەیداخمانە شەهید کیرای بەڵام زیندوون وەکو چیا خۆڕاگرتوون ئامان جوانی خەباتمانە سەرباخۆیی کوردستانە ئامان جوانی خەباتمانە سەرباخۆیی کوردستانە ئەم وڵاتی دەستەکانت خۆش بێ لەشت ساغ بێ و دەست و پەنجەت هەر ڕەنگین بێ کۆتا بەرهەمی خۆت کە بۆ ئەنفال و بۆ کیمیاباران و نووسیوتە ئەگەڕێتەوە بۆ ساڵی چەندێک پێش ئێستا بوو من بەردەوام هەموو ساڵێک شتی نوێ نووسم ئەو لە ساڵی 2001 کە وەزارەتی مافی مرۆڤ و ئاوەڕ ئەنفال دامەزرا من بووم بە بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەت بۆ حکمی ئەوەی کە ماشی مافی مرۆڤ شیعری منەوە هەندێک کارم لەو باریا کردبوو ماوەی 6 ساڵ لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەموو ناو بەناوێک بەرنامەیەک یان ڕێپۆرتاژێکم بۆ ئەنفال و کیمیاباران کردووە و 2-3 کورتە فیلمم بۆ ئەنفال و کیمیاباران کردووە ئێستاش مەوادی نزیکی 3 یان 4 کورتە فیلمی ترم هەیە کە ئەوەی من دیدارم لەگەڵا کردووە 3 یان 4 کۆچی دواییان کردووە ڕۆحیان شاد بێ و هەندێکیان بە پێوە بوون ئێستا زەلیل نەجێگاوە هەندێکیان چایان ساغ بووە ئێستا بە کاریگەری و کیمیابارانە واتە من بە بەردەوام دانەبڕاوم لە کەیسی ئەنفال و کیمیاباران وە ساڵانەش بەڵام ساڵ بە ساڵ بۆ نمونە ئەم ساڵ تەنها چەند وتەیەکی خەماویم نووسیوە دوێنێ جۆم لە شتێک بوو لە گرتەیەک بوو لە فەیسبوک ئەڵێ شوانە عەرەبەکان لە دەوری ڕوومادی و ناسریە و نزیکی عەرعەر و نوگرە سەلمان ئەو کە لە سەر و شتانەی کە دەرهاتووە ئەیکەن بە نیشانەی ڕێگاکەیانە لە ڕۆشن و هاتنەوەیە من ئەمەم کردووە بە پارچەیەکی ئەدەبی یان ئێستا هەموو ئەو ڕۆحانەی کە لەژێر خاکان هاوارەکەن ئێمە ڕۆشتین بۆنەوەکانمان بڵانەوەکانمان تەنها جیاوازیان ئەوەی ئەوان لەسەر زەوی ئازارە کێژنێمە لەژێر زەوی ڕاست ئەنی جۆرێکم لێک بە وتەی ئەدەبی جۆرێکم لێ بەپێی ئەوەندەی کە خوێنەت بیخوێنێتەوە شتێکی لێ تێبگا ڕاستە توێکێکی لەو شاعیرانەی کە چەند پارچە شعرێکت وەرگێڕاوەتە سەر زمانی عەرەبی و پێم وابێ زمانەکانی تریش هیچ کام لەو شعرانەت تایبەت بووە بە جینۆساید ئەنفالیان کیمیاباران بەڵێ شعرێکم بەگشتی لەسەر هەموو ڕوودا و کارەساتەکانی کووردە وە شعرێکم لەسەر مافی مرۆڤە و شعرێکم لەسەر ئازارەکانی مرۆڤە لە ڕێی گوزارش لەگەڵ دایکە ژنێک لە پێناسی ئەوداوەیەک کە لەو شعرانەی کە بە هاوبەشی لەگەڵ شعرێکی ترمە دکتۆرای فەخری هێناوە لە مونتەدای شعری نێودەوڵەتی عەرەبی و شعرێکی ترم سەفیری ئاشتی هێناوە و شعرێکی ترم ئەمە بڕوانامەی ئەمەیش هەیە بڕوانامەی شاعری یەکەمی ساڵی 2024 هێناوە 3 شعرم کراوە بە عەرەبی لەم ماوەیە هەر 3 شعرەکەیەکی بڕوانامەیەکی نێودەوڵەتیان هێناوە دەستەکانت خۆش پێمان خۆشە پارچێک شعرمان پێشکەش بڵێت ئەگەر دەتوانێت ئێمە بە زۆری فۆکس لەسەر ئەنفالی گەرمیان و ئەوانەیە بەڵام ئێمە لە بادینانیش ئەنفالێکی زۆرمان هەیە بۆی حەزەکەم بە پارچەیەکی بچووک زۆر باش بادینان هەورێک ڕەش وەک بەختی کورد هەتا ئێستا دەناڵێنێ و
نازانێ فرمێسکەکانی لەسەر خاکی کام گۆڕی بێنە و نیشانە هەڵوەرێنێ ژنێک ڕەش ڕەش وەکو ڕەنگی عەباکەی خۆی ژنە ئەنفالێکی سوتاوی بادینانە و نازانێ لەسەر کام گۆڕی باوک و برا و مێرد و کوڕەی وەکو بێشکە خۆی ڕاژێنێ. دەستەکانت خۆشوێ. شاعیرانی کورد چەندێک توانیویانە بە بەرهەم و بە شێعرەکانیان گزارشت لەم جینۆسایت و لەم کارە ساتانە بکەن. بە بۆچوونی من پەیوەندی بە کۆمەڵێشتەوە هەیە ئەوە یەک ئەو بنەماڵەیە ئێمە بنەماڵەکەمان سوپاس بەخوا بنەماڵێکی نیشتیمانی نەتەوەی و تام داقەیەش بەشێکن لە شۆڕش. دوو هەستی خۆم لە گەورەبوونمە پێم وا بووە کە ئەتوانرێت ڕوودا و کارە ساتەکان وەکو جۆشم لێ بوو کاگڕێبەر هەندێک باسی کرد چونکە ئەو پرۆژانێک ئەو باسی کرد هەمووی من بەشێکم سەرپەرشتی کردو لە وەزارەتی مافی مرۆڤ. پێم وایە ئەمان توانی ئەنفال و کیمیاباران بکەین بە ناسنامەیەکی گەورەی نەتەوەی و خۆمان پیشانی دنیا بدەین و لە ڕێگای سینەماوە و لە ڕێگای شانەوە و لە ڕێگای وەرجێڕانی شیعر و ئەدەبیات و هونەری کوردیەوە بۆ زمانەکانی تر و ئێمە کەرەسەی سینەمامان زۆر زۆرە، ئێمە بابەتی وەرجێڕانمان زۆر زۆرە، ئێمە بابەتی گەیاندن بە زمانەکانی دنیامان زۆر زۆرە بەڵام دڵسۆزمان نییە. بۆیە پێم وایە زۆر لە شاعیرەکان ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان لە ناو کارەساتەکان ناو ڕووداوەکان بوون دڵیان بە ڕووداوەکان لە بنەماڵەیەکی نیشتیمانین توانیوانە هەستێکی زۆر جوان دەربڕن و شێوەیەکی زۆر جوان تۆماری مێژووی ئەنفال و کیمیاباران بکەن و خەڵکانێکی تریش کە پێیان وا بووە ئەوان پەیامەکان تەنە شعری خۆشەویستی ئەوان پەیامەکان تەنە شعری پەروەردەییە ئەوانش ڕێبازێکیان گرتووە من بە پیرۆز و جوان نێزانم بەڵام ئەوەندە ئازانم مرۆڤ واتە هەڵوێست من ناکرێ ئێستا هەموو یادەکانی ئەنفال کیمیاباران کۆڕە و ڕاپەڕین هیچ شعرێکی خۆشەویستی لە واڵەکانی منە نابینی جگە لەو یادە ئیتر ئەوە سروشتی خۆمە زۆری ناکەم تۆ وابیت بەڵام ئەوە سروشتی منە. ڕاستە ساڵانە چی پێویستە بکرێت بۆ ئەوەی کە هەمە ئاهەنگیەک لە نێوان شانۆکاران و هەروەها شاعیران و شێوەکاران و سەرجەم هونەرمەندانە بۆ ئەوەی کە یادێکی لەم جۆرە هەر ئاوایی با بڵین بەساردی یاخود بە ئاسانی یاخود بە زۆر بە سانایی بەڕێوە نەچێت و لە کات و ساتی خۆیان با بڵین کاتێکە ساڵانە یادی کارەساتی لەم جۆرە کرێتەوە بارتەقای قورسایی کارەساتەکە کاری بۆ بکرێت. بە بۆچوونی من هەردوو یادی ئەنفال و کیمیاباران زۆریان جیاواز نییە مێژوەکەیان 16 بۆ 4 واتە نزیکی مانگەکە ئەکرێت ساڵانە ڤیستیڤاڵی هاوبەشی ئەنفال و کیمیاباران بکرێ هەموو جۆرەکانی تیابێ سرودی تیابێ شانۆی تیابێ سینەمای تیابێ کورتە فیلمی تیابێ شعری تیابێ بەم جۆرە ئێمە ئەتوانین لانی کەم وەفایەک بۆ ئەو کەسوکارانیان بنوێن کە ئێستا لە ژیانان ڕاست بەڵام ئێمە بەڕاستی وەکو ڕووداوێکی زۆر ئاسایی وەکو ڕووداوی پێکدادانی دوو ئۆتۆمبیل وەکو ڕووداوی ماتۆڕێک بە ئۆتۆمبیلیاداوە وەکو ئەوە سەیری ئەو کارەساتە گەورانە بکەین نە ڕێزێکمان بۆ هونەر و ئەدەبەکەی خۆمان داناوە نەوەفایەکمان بە قوربانیەکانمان داناوە و لە دنیاشە سەیری هۆڵۆکۆستکە ساڵانە دەیان فلیمی لەسەرکرێ باسی مەسیحیان کرد باسی حەسەن و حسێنیان کرد یعنی هەموو ئەمانە ئەم مێژووە زیندووەکەنەوە ساڵانە بەڵام ئێمە ئەیمرێنین ساڵانە. ڕاستە پارچەیەک شعری تر بە ئەرک نەبەگەر ئەکرێت ئەمریکا لە نزیکی کۆتا شعرەکانم بۆنی خۆڵی بیابان لە وەرزی بۆنی مێخەک و سنگی ژنە نازانم خۆڵی بیابان چۆن ئاشنایە بە هەناسە و بۆنکردنم لە هاوینی گەرمەسێر و وەیشمە و لورەی باڕەشدا نازانم بۆچی بیابان لە برژانم نزیکترە لە کاتی نیگاکردنم لە وەرزی پاییزی مەرگ و هەڵوەریندا نازانم بۆچی بیابان وەک سەجی هار شاڵاو دێنێ بۆ گرتنم
لە زستانی وەرزی شێداری مردن و هەوری نەزۆکی باراندا نازانم بۆ هەنگاوەکان نام بنەوە سەر ڕۆژی سەفەرکردنم ئەی چوار وەرزی شاڵی ئاشوب و پەپولە ئەی چوار وەرزی ساڵی ئاشوب و نەهاتی پەپولەکان بە تەنافی کام سزادا تاوانی سپی دایکمتان هەڵواسیوە لە تەلبەندی دەوری کام ئۆردوی ئەنفالە پرسیار بکەم تا بزانم مەمچی ڕاستی خوشکەکەمیان لەکوێ دیوە ئەم قەلوو داڵە ڕەشانە چۆن بوونەتە هاودەمی سەجی بیابان گۆشتی نەرمی براکەمیان لە لای کام جەلات کڕیوە درکی تیژی ئەم تەلبەندی ڕۆح ئاژەنا من دەناسن بە دەنگێکی ئاشنا بەگوێم بۆ قوڵایی بانگم دەکەن خۆڵی نامۆی ئەم بیابانی بێگۆڕ و بێتەڵقینە ئەڵەی مناڵی سوڵکەری لای خۆمانن چنگ بە هەنگاومدا دەکەن تراویلکەن شاخێکی لم دەکەمە نیشانەی ڕێگە و لە پڕێکدا وەک جنۆکە خۆون دەکا و لە دوورەوە دەستم بۆ ڕادەوەشێنێ سەگەکانی ئەو بیابانە سووتماکە زمانزانن ڕوو لە هەر کامێکیان دەکەی بە زمانێکی ڕەوانی ئاگال بەسەر حەجاجت پێدەناسێنێ ئێستا منیش هێدی دەبمە خۆراکی سەگێک و لەسەر چارەنووسی منیش هەزار شیعر و شانامەم بۆ دەهۆنەوە هەموو ساڵێ لە یادی منیش کە بوومە خۆراکی سەگ ڕستێ درۆی بێناوەرۆک بۆ مناڵە هەتیوەکەم دەخوێندنەوە ڕستێ درۆی بێناوەرۆک بۆ مناڵە هەتیوەکەم دەخوێندنەوە. دەستەکانت خۆش بێ. بێگومان هەموو ئەم تراژیدیانە دنیایەک چیرۆکیان لە پشتە و دنیایەک چیرۆکیان بەجێهێشتووە. دەستگاکانی ڕاگەیاندن چەندێک ئەرکیان لەسەرە کە کار لەسەر چیرۆکەکانی دوای ئەنفال بکەن. ئێستا دنیا بۆ بە ڕاگەیاندن بە تایبەتی کە هەمان ئەم کەناڵە ئەتوانێت لە چەندین تۆڕی کۆمەڵایەتیە هەبێ ئەتوانێت لە چەندین ناوەندی ترا هەبێ بۆیە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆڵی زۆر سەرێشیە بینن لە ناساندنی ڕووداوەکان بە دنیا و ئێستا زۆربەی زۆری کەناڵەکان کەناڵی زمانی تریان هەیە و وەرجێڕیان هەیە و بەرنامەی تایبەت بە زمانەکانی تریان هەیە بۆیە هەر کەم دەرخەمیەک لە هەر کەناڵێکی ڕاگەیاندنەوە بەرامبەر بەمیادە بکرێ بەڕاستی جێگەی ئەوەیە کە گلەی لێ بکرێ. دەستەکانت خۆش بێ. شاعیر محەممەد پاکەش سپاس دەکەم کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە جارێکی تر سپاس.